لە کاتی دوعاکردنە خوای پەروەردگار دەفەرمێ بەنهێنی لەخوا پاڕێنەوە. بەنهێنی چۆن؟ یعنی الابتعاد عن الرياء، پەنا بەخوای پەروەردگار نەفسی ئەم مرۆڤە ئەوەندە پیسە وریانە بی لە کاتی دوعاکردنیشە حەزی بە ڕیایە. ئێستا من ناڵم ینی ناخی خەڵک ئێمە ناخی خەڵک ناخوێنینەوە، بەندەناس هەر ئەڵڵایە و ئەوەی لە ناخی مرۆڤەکاندا بەزما خوا مافی خۆیەتی کە نێتی بەندەکان بخوێنێتەوە، بەڵام وا دەبینەوە عنی ڕووکەشەکەی کابرا دوعا دەکات لەو کاتەیە حەز دەکات کامیراکە لەسەری بێت، فۆکسی لەسەر بە کامیراکە نزیکی کاتەوە دەستە لەرزۆکەکانی فرمێسکی چاوەکانی بینێ. وەڵڵاهی باشترین دوعا ئەوەیە نە کامیرات لەسەر بێ، ماڵ و منداڵی خۆشت ئاگایان لێ نەبێ، لە سوچێکی تاریکە، لە پارشێوێکە بەتەنها لە شوێنێکە، لە گۆشەی مزگەوتێکە، دەنگ بەرز مەکەوە. هەیە دوعا دەکا باوەڕتان هەبێت لەو سەری مزگەوت بۆ ئەو سەری مزگەوت لە ناو سەفی نوێژەکەی گوێ لە دوعاکەیەتی. زۆر جامە خەڵکم لە تەنیشتەوە بۆ کە دوعای کردووە بەس ئامینم بۆ دوعاکانی ئەوی کردووە، مەجالم نەماوە بۆ خۆم دوعا بکەم. وە خوفیە تۆ هاوار لە خوا دەکەی بە بێدەنگی، بەس خۆت گوێن لە خۆت بێ بەسە، خوا ئاگای لە خەتەرەی ناو دڵەکەتە، بەڵام ئەوە زەلیلیە کە بە زمان دەری ببڕی خوا پێی خۆشە، بەڵام بە خۆت گوێن لە خۆت بێ بەسە. خۆت پارێزە لەو کاتی دوعاکردنەدا خەڵک چاوی لەسرت بێ و خوا نەخواستە نەفسی پیس ئەوەت بۆ دروستکە کە ڕیایەکە تێدا دروستکە، خەڵک تۆ بە عەبدێکی باش بزانێ، بە ئینسانێکی ساڵحت بزانێ، بڵێن بەخوا دوعای جوان دەکات، دوعای ئەومان بەسە. نا، ئەو کارانە بە کەڵک نایەن. ئەم ئیسلامە یەکێک لە مەرجە ئەساسیەکانی قبوڵبوونی هەموو عیبادەتێک و دوعاکانیشمان الابتعاد عن الرياء، خوا لە ڕیا بمان پارێزێ. چاوت با بەندەکانی خوا نەبینێ، چاوت بەس ئەڵڵا ببینێ سوبحانەه وتەعالا بەسە، هەر ئەوە کافیە.